بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان. خۆشحاڵم لە گفتوگۆ دێمەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست. نوێژوو ڕۆژ و عیبادەت و تاعاتی هەموو لایە قوبوڵ بێ. لەگەڵ نزیکبوونەوەی بۆنەکان جاچ بۆنەی ئاینی بن یان نیشتیمانی هەڵاوسان لە بازاڕ ڕوودەدا و دەمانەوێت لە گفتوگۆی ئەم جارە لە بابەتی ئاینی پیرۆز ئیسلام ئاخۆ زێدەڕەویکردن لەسەر کەلوپەلەکان چۆن باس کراوە، هاوکات لەلایەنی ئابووری هۆکاری هەڵ ئاوسانە لە بازار چییە و ڕێگەی چارەسەر بۆ ئەم بابەتە چییە. بە تایبەت ئێمە ڕەنگە لە بۆنەکان دووبارە ئەو ڕوبەڕووی ئەم کێشانە ببینەوە. گفتوگوی ئەم جارم دەست پێ دەکەم لەگەڵ زۆر بەڕێزان مامۆستا عەدنان خەتەیی، مامۆستای ئاینی، زۆر بەڕێز بیلال سەعید، شارەزای ئابووری. سوپاسان دەکەم لە گفتوگۆ لەگەڵ من. خوای گەورە دەفەرمێ بخۆن و بخۆنەوە زێدەڕۆیی مەکەن. ئەم بابەتی زێدەڕۆییکردنە ئێمە زۆر جار لە بۆنەکان تووشی دەبینەوە. سەرەتا بۆ دەواازەی چوونە ناو پرسیارەکان پێناسەی چۆن کراوە لە ئاینی پیرۆزی ئیسلام. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. سەرەتا دەستخۆشی لە بەڕێز دەکەم، خوا گەورە پاداشتی ئەو برانی پەیامیش بداتەوە کە ئەو دەرفەتیان ڕخسان و بەخێر هاتی برای بەڕێزیش مامۆستا بیلال دەکەین. خوای گەورە پایداری کە موفقیکە ئینشاءالله. کاک محەممەد نازانم بەچی دەست پێ بکەین، بڵێین ئاهین ثمە ئاهین ثمە ئاه. بەڕاستی بەداخەوە کە ئەم دەردە کوشندەیە لەناو مسلماناندا هەیە و بەداخەوە چیتریش بەڕاستی کە لە کات و بۆنە ئاینیەکاندا زیاتر ئەمە زەق دەبێتەوە و زیاتر بڵاو دەبێتەوە کە ئەم دەردە کوشندەش ئیسراف و زێدەڕۆییە. بەداخەوە ئێمە زۆر جار دەبینی ناخۆشێک بەسەر مسلمانان دێ، زۆر بیت جێی نیگەرانی و دڵتون دەبین. بەڵام ئەوەی کە بەردەوام ئینسانە کە هەست بە و ناخۆشی و نەخۆشیانە دەکات بەردەوام نیگەرانە. ئەویش ئەوەیە کە دەبینی ئێمە قورئانێکمان هەیە کە کەلامی رب العالمینە، لا يقبل الخطأ ولا الغلط ولا السهو. نا هەڵە قبول دەکا، نا غەڵەت بە هیچ شێوازە هیچ شتێک قبول ناکە، 100% ڕاست و دروستە. سنەتێکمان هەیە، سنەتی ڕەسوول الله عليه الصلاة والسلام، چ قەولی چ فعلی چ دام پێدانانی کە ئەمیش هەڵە قبول ناکە. بە تایبەتی ئەمە باسی سنەتە صحیحەکان دەکەین. بەڵام بەداخەوە دەبینی مسلمانانی ئێمە و مسلمانانی جیهانیش بەگشتی بەم پەتایە و بەم دەردە دەناڵێنن کە ئەم دەردە پێی دەگوێرێ دەردی ئیسراف، کە ناخۆشیەکەی لەوەدا مامۆستا محەممەد کە شتێکی قەدەغە کراوە و حەرامە و شتێکی ناشیرنە دینیەن و ئەخلاقیەن و ئیداریەن ئیقتصادیەنش ئاعیدی مامۆستایە باز بکە. بۆیە پێناسەکەی زۆر بە کورتی و بە پوختی ئەوەیە صرف الشيء فيما لا ينبغي. شتێک سەرف دەکەی، ئەمە گشتە چکە ئێستا لەوانێت جەناب زیاتر باسی دواتر دەینە سەری بە تایبەتی باسی خواردن و خواردنەوە دەکەین. بەڵام ئەوەی کە عامە گشتگیرە یعنی سەرفکردن و ماندووبوونی شتێک کە پێویست ناکە، ئەوە پێی دەگوترێ ئیسراف. ئەوە بە کورتی و بە پوختی واتە شتێک کە پێویست نییە تۆ یان پارەی لێ سەرف دەکەی، یان هەناسەتی لێ سەرف دەکەی، یان تەمەنتی لێ سەرف دەکەی، ئەمە بە کورتی پێی دەگوترێ ئیسراف. دواتر دەگەڕینەوە سەر وردەکاریەکان. مامۆستا بیلال زۆر بەخێر بێی. با لەسەرەتا لە هەڵ ئاوسان دەست پێ بکەم. بە زمانی زانستی ئابووری بەچی دەگوترێت هەڵ ئاوسان لە بازار؟ دەستخۆش جارێکی کاک محەممەد، مامۆستا ڕووکارە دینەکەی جوانشی کردەوە بەجددیە گەرێمە بینەوە سەر اقتصادی ئیسلامیش لە جۆرێک لە جۆرەکانە لە کۆی گشتی هاوکێشە ئابوووریەکان گیرە بێتەوە. هەڵاوسان ئەگەر بە زمانە سادە عامەکەی هاوڵاتێکی ئاسایی لێ تێبگا، ئەو پرۆسە ئابووریەیە کە ئێمە لە دیمەنی ڕووکەشا سەیرەکەین لە نێوان نرخێکی واقعی لەگەڵ نرخێکی زیادەڕەوی. بۆ نمونە کاتێک سەیرەکەین لە نێو بازاڕی ئاساییە بنزین بۆ نمونە بە نمونە وەرگرین 500 دینار بووە، لە ئەنجامی شەپۆلێک چی ڕووداوێکی سیاسی بێ، چی کاردانەوەیکی ئابووری بێ، چی زیادبوونی خواز بێ لە کاتێکی دیاریکراوە بۆ نمونە لە بۆنەکانە بەرزبوونەوەیەک ڕۆدا، ئەمە ئەڕاتە نێوە هاوکێشەیە کە بە دەرە لە پرۆسەیەکی ئاساوی ئابووری. واتە باسەکە لەوە نییە تێچووی دەرهێنان، تێچووی گواستنەوە، تێچووی بە بازارکردنی ئەم پرۆسەیە بەرز بوو بێتەوە.
بەڵکو حەدەسێکی سیاسی ڕوویدا بۆ نمونە مەترسیەکی ئەمنی هەیە هاوڵاتیەوێ شوێنێکی دیاریکرا و چۆڵکە لەو مەوقع بۆ نمونە بەنزین گرانە بێ بۆ نمونە خواست لەسەر بەنزین زیادە بێ لە ئەنجامی فشارێکی دەرەکیەوە چی فشارەکە ئایا ڕووداوێکی کۆمەڵایەتی بێ ڕووداوێکی سیاسی بێ بۆنەیەک بێ ئاهەنگێک بێ خۆشیەک بێ ناخۆشیەک بێ قەرەباڵخێک لە جێگایەکە دروستەکەین نرخەکەی گوازینەوە بە ئاراستەیە کە بتوانێت بەرزبوونەوە ڕوودا بۆیە ئەمە بۆ هەموو شکڵێتەکانی تریش ڕووەداوە جۆرێک لە تەندروستیتیایە بۆ نمونە ئێستا کە ئێمە نزیکە بینەوە لە ڕۆژانی وردە وردە لە ڕەمەزانین و وردە وردە نزیک بووینەوە لە بۆنەیەکی گرنگکە ئەویش جەژن نەبێ ئەبینی وردە وردە هەر لە ئێساوە بەشێک لە کاڵا بەشێک لە شمەک لە ئەنجامی خواستێکی لە ڕادەبەدەرەوەی کە مامۆستا ناوێنێ ئێمە ئەگەر وەکو پرۆسە ئاسایی و مەشهەدە دیمەنە واقعەکەی ڕۆژانی پێش ڕەمەزان سەیری بکەین لە ڕاستیا شتێکی ئەوتۆ دروست نابێ و بە ئەبوو پێچەوانش بووە لە ڕاستیا چونکە خودی ڕەمەزان من نامێت ڕۆڵی مامۆستا ببینم باسی بکەم بەڵام خودی ڕەمەزان بۆ کەمکردنەوەی خەرجیەکان بۆ لابردنی بارگرانیەکان بۆ خۆشترکردنی ژیان و ئاسوودەیی هێنان بۆ هەمومان ئەگەر بڕیار بێ من پارەیەک خەرج بکەم وەکوی کە لە ڕۆژێک پێش ڕەمەزان کردومە ئێستا ئەبێ بەشێک لەو پارەیە کە هەر ئەو کات خەرجم کردووە لی دەربێنم دەستگرۆی کەسێکی کەی پێ بکەم بەڵام ئێمە هاتوین جگە لەو پارە حەقیقی واقعی کە خۆم خەرجیەکەم هاتووم نیوەی دیکەشم خستۆتە سەری زیادەی خەرجەکەم کە لە ڕاستیا کە ئەڕۆیتە سەر مێزینان خواردنیە کە ئەڕۆیت سەیری جلوبەرگەکانمانەکەی یەکان گیر نابێتەوە لەگەڵەوە خواستی کە پێویستە کەمە پرسیار ینی کەسێک کە بەر لە ڕەمەزانیان بەر لە بۆنەکان خۆرە ئەوەندە سرف دەکا هەر ئەوەندە دەخوا هەر ئەوەندە پێداویستێتی لێکۆڵینەوەکانی ئابووری دەیسەلمێنن کە کەسێک لە ڕەمەزان زیاتر بەکاربێنی زیاتر بەکاربەربێ یاخود هەر یەکە و تەنها زێدەڕۆیکردنە ئەگەر ناوی لێ بنێن تەماحگیری خۆی چەند شتێک هەیە ئێمە بەداخەوە میلەتێکی لە کاتێکە هەموو ئاینەکەی ئێمە کە ئیسلامە و ئێمە پابەندی ئەو پرۆسەیە بڕیار بوو ببین کە نەبووین لە ڕاستیا ئەبوو ئێمە هەموو داکۆکی لەوەکە تەنانەت لە ئاوێکی لە کاتێکی دەستنوێشتنە چی جای ئەوەی کە بگاتەوەی کرد لە ڕۆژ و لە مەعمەلەوە لە نێو بازار ڕابێ بەڵام کە دیتە ئەرزی واقع ئێمە ناینەم پرۆسەیە بۆ خۆمان جێبەجێکەین میێوانداریەکەکەین داوەتێکەکەین گۆشت و برنج و بریانی و 6 جۆر خواردن دروستەکەین کە لە ڕاستیا بە بەرچای خۆشمانەوە دیمەنەکە ئەیبینین کە ئەڕاتەوە شوێنێکی کە بەداخەوە زۆر جارێ ئەڕاتەوە فڕێدرێ و ئێمە نە سوودی لێوەرەگرین نە ئەتوانین بیدەین بە کەسێک بەڵکو زیادە ڕێوێکی زۆرە جگەلەوەی کە پارە بە دەردانێکە وەختێک کاتە بۆیە ئەوەی کە جنابەت باسیەکەی لە دیمەنە واقعی و حەقیقیەکە ئێمە ڕۆژانە بە بەردەوامی بۆکو بڵێ ئەم دەردە ئەچەژین و لە کاتێکە ئێمە پێویستمان بەم خەرجێنی وەکۆی کە جنابەت لە پێش ڕەمەزان هەر هەمان خواردنە ئێمە خۆین و ئەبوو کەمتریش بخۆین بە جۆرێک لە جۆرەکان چونکە ئێمە ژەمەکانی خواردنمان کەم بووەتەوە نە وەکوەوەی کە ئێستا ئاگوزەریە ئێمە وەکو خواست حەز و خۆراک خواردنی زیادەمان پێویست نەبووە لە ڕەمەزانە تاوەکو بڵێن لەبەرەوە خەرجیمان زیادی کردووە لە ڕاستیا لە ژێر کاریگەری کۆمەڵێک پرۆسا کە من باسی کەم بوون یەکەمیان لە زانستی ئابووریاڵێ پێش ڕەمەزان و دوای ڕەمەزانیش ئەڵێ هەوڵ بدە لە کاتی برسێتیا خواردن مەکڕە ئێمە ئەبینین سەعاتێک پێش مەغریب لە ئەنجامی ئەو تێڕوانینەی کە لە باگراوندی ئێمە دروست بووە چی سەیرەکەی کەسێکە بینی 3 دبەی شەربەتی پێیە 2 کیسە ترشیاتی پێیە 2 کیسە خۆراک ئەمانە کە ئەڕۆیتەوە ماڵی حەقیقی چی سەیرەکی هەر لە کاتێکە لە پێش ڕەمەزان نیو دبەشی شەربەتی خواردو ئەو پەڕی ئەگەر زیادە بخوات بێ بۆیە ئەبینی ئەم بابەتە لە زانستی ئابووریە بە بەردەوامی دووەمە وردەکاریەکان وەک کاک بیلال باسی کرد یعنی ئەگەر پەیڕۆکاری ئاینی پیرۆزی ئیسلامین کە نەبووین خۆ دەبێ ئێمە ئیسراف کەم بکەین و بە تایبەتی لە مانجە ڕەمەزان یعنی هۆکارەکەی لە نێو کۆمەڵگەیەکی مسلمان بۆچی دەژێڕیەوە کە باسم کرد وتم یعنی بەڕاستی دەردە کوشندەیە یعنی کە دەبینی ئەو هەموو مەسروفە دەکرێت بە تایبەتی وەکو باسمان کە لە بۆنەیەکی ئاوا بەرز و گەورە وەکو مانجی ڕەمەضان دواتریش مامۆستاکە باس کردەینە جەژن و ئەوانش بەداخەوە ئەمەش دووبارە دەبێتەوە گەورەترین هۆکاری ئەوەیە نەشارە زابوونە لە دین گەورەترین هۆکاری ئەوەیە نەشارە زابوونە لە دین و نەشارە زابوونیش لە دین لەناو ئەوەی گەورەترین هۆکار ئەوەیە کە ڕەب العالەمین ناناسی کەلامەکەی ناناسی ئێستا و ئاەتەی جەنابەت لەسەرتا ئاماژەت پێ کرد کە ڕەب العالەمین دەفەرمێ یا بەنی ئادەمە خذوا زینەتەکم عند كل مسجد وكلوا واشربوا ولا تسرفوا دواتر کۆتایی ئاەتەکەی تەواو دەکەم یعنی هیچ وشەیەکی قورئان لە شوێنێکدانن دراوە ئیلا بەلاغەتێک و عجازێکی تێدا لە قورئاندا چەندان بانگەواز هەیە لە بۆ مرۆڤایەتی یەکیان بە یا ئەیوهە الناس دەست پێ دەکە یەکیان بە یا ئەیوهە الذین ئامنوا یەکیان یا عیبادی یەک لەوانیش یا بەنی زانیان دەفەرمون ئەو وشە یا بەنی ئادەمە
ئەوە دەردەخات یعنی جیهانبینی و جیهانگیری مسلمانی و دینداری ئێمە مەبادی ئەمەبادی ئەوە یعنی مەبادی ئەلەکن لەگەر ئێمە کە دەبی بە شێوەیەکی جوان بچینە مزگەوت بە شێوەیەکی جوان سوز دەبین و بە شێوەیەکی جوان و ڕێک و پێچش ئەو وردەکاریانی کە لە قورئان و سنت باسی کراوە ئاوا خواردن و خۆراکەکانمان جێبەجێ بکەین کە ئەمە زانان دەفەرمون قیمەی قائیمە و ڕێخەری خۆراک و خواردنەوەیە کە ڕەب العالەمین فەرمیدی کولوا واشربوا ولا تسرفوا بخۆن بەڵام یەک مەرجی هەیە ولا تسرفوا سێ کەلیمەیە یعنی ئیسرافی تێدا مەکەن زێدەڕۆیی تێدا مەکەن بەڵام بەداخەو ئەوەی ئێستا ئەمە دەیکە لە ناو مسلمانان دوو جۆر زێدەڕۆیی هەیە زێدەڕۆیەک ئەوە باسمان کرد کە پارەیەک لە خواردنێک سرف دەکە خواردنەکە حەڵاڵە بەڵام زیاتری سرف دەکە یاخود زیاتری دەخۆی بەڵام شێوازی شتر هەیە کە پێی دەگوترێت تەبذیر کە ئەمە زۆر خەتەر و ترسناکترە ئەوەیە پارەیەک لە شتێکی حەرام سرف دەکە ئەویش سەرف و شەیئی فیما لا ينبغي پێویست ناکات و حەرامە قەدەغە کراوە بۆ وا دەکەی بۆیە زانە دەفەرمن زۆر جار ئەمە سەر دەچێکی لە بۆ کەبیرە یعنی کابراگە ئیسراف بەردەوام بوو سەر دەچێکی لە بۆ کەبیرە بۆیە بەڕاستی گەورەترین هۆکار دەتوانین بڵێن ئەوەیە کە خەڵک وەکو پێویست پابند نابێ بەو بنەمایە ئەوەیە کە بەگشتی ئیسلام شارەزانیە و لە ناو ئیسلامەتی و دینداریش ڕەب العالەمینی نەناسیوە کە وەکو باسمان کرد پەیامێکی هەیە کە قورئانە کە گەورەی مانجی ڕەمەزان زانان دەفەرمون ئێستا گەورەترین شیعار گەورەترین تەعالیم گەورەترین ڕەمز گەورەترین بەها باڵاکان لە ئیسلامەتیدا ڕەمەزانە ئەی بۆ ڕەمەزان گەورە بووە لەبەرەوەی مانجی قورئانە قورئانی تێدا دابەزیوە قورئانیش هەموو شتێک تێدا کە لە بۆ ئینسان ڕۆنی کردێتەوە بۆیە دەتوانین بڵێن گەورەترین هۆکار نە شارەزاییمانە یاخود ئەگە شارەزاییش بوەکو پێویست جێبەجێ ناکە گرنگی پێ نادا پێی وایەوەنی آخری ئاەتەکە زۆر گرینگە دەفەرمێ إنه لا يحب المسرفين خۆشەویستی لە چ ئاستێکدایە یعنی چ قۆناغێک دەوڕێ محەبەت زانان دەفەرمون لە قۆناغێەوەدا من سیقەم بە تووە تۆ متمانەت بە منە یەکترمان خۆش دەوێ بۆ یەکتر قوربانی دەدەین بەرپرسیارەتیمان بەرامبەر یەکێ ئەو سەخ خۆشەویستی دێ بۆیە ئەم کەسەی کە ئیسراف دەکا لە پلەیەکدا کە ڕەب العالەمین زۆر لێی تووڕەیە خۆشی ناوێ کە ڕەب العالەمین کەسێکی خۆشنەوێ کە ئیسراف دەکا تەنها ئەوەندە سزایە بەستە بۆ مسلمان کە نەتوانی ئیسراف بکە بەڵێ بۆیە کۆتای ئاەتەکە زۆر گرنگ بەڵێ کاک میلاد هەندێک ڕەنگە خەڵک باز لەو بکە کە هەندێک کاریگەری هەبووە لەسەر ئەوەی هەڵ ئاوسان ڕووبدا و بەرزبوونەوە لە نرخ ڕووبدا بۆ نمونە لە ئێستا لە هەرێمی کوردستان با نمونە وەرگرین لێبڕی نموچە کە ئێستا بەردەوام پێشتر کە پاشەکەوت بۆ ئێستا لێبڕینەکە بەردەوامی دەبێت هاوکات نەخۆشی کۆڕۆنا دواتر بەرزبوونەوەی نرخی دۆلار بەرامبەر دیناری عێراقی ڕەنگە کەسێک برێەوە هۆکارەکە کۆمەڵگا یاخود ئێمەی هاوڵاتی بەکاربەر نین هۆکاری دیکە هەنە کە هەڵە ئاوسان و بەرزبوونەوە لە نرخ ڕووی داوە خۆی ئێمە بێ سەیری جۆری ئەو کاڵا بکەین جۆری ئەو شمەکە بکەین جۆری ئەو پێویستێ بکەین کە بزانین لە کامیانە گۆڕانکاری ڕوویداوە بۆ نمونە ئەگەر باسی جلوبەرگە بێ جیاوازیکی تیا بکەین لەگەڵ خۆراکە ئەگەر باسی خۆراک بۆ نمونە بکەین خۆراک لەسەر ئاستی جیهان ئێستا نرخی لە بەرزبوونەوەی بەپێی دوایین داتاکانی ڕێکخراوی فاو بۆیە بابەتەکە بابەتێکی جیهانی ئەگەر دێتەوە نێوخۆ بەش چەند هۆکارێکی جیاوازە کە نرخی بەرزبوو پەیوەندی بەچیەوە هەیە باس و خواسی بەشێکی پەیوەندی بە ئەو ژینگەوە هەیە کە لە زۆرێک لە وڵاتان گرفتی جاری وایە وشکە ساڵی ڕۆدا لە بەرهەمێکی دیاریکراوە بەشێکی پەیوەندیدارە بە ئاو گرفتی ئاو قەیرانی ئاو لە زۆرێک لە وڵاتان بەشێکی بە بەرزبوونەوەی تێچووی گواستنەوە و بەرەمێنانی بەشێک لەو خۆراکانە ئەمانە کۆمەڵی کۆکاری جیاوازن کە ڕنگدانەوە لەسەر خۆراک دروستەکەن لە سراسی جان بەڵام ئەگەر بێنەوە نێو خۆی هەرێمی کوردستان ئێمە سەیری هۆکارە دەرەکیەکان بکەین بۆی بزانین نرخێک بۆچی بەرزە بێتەوە یەکێک لە خاڵەکان و خاڵی سەرەکی و لەم کاتە و ساتانە باسی گۆڕانکاری بەهای دینارە بەرامبەر بە دۆلار کە ئێمە هەر کاڵا و شمەکێک لە بەرەو وڵاتێکی بەکاربەرین وڵاتێک نین خۆمان ئینتاج و بەرهەمی خۆمانمان هەبێ بە بەردەوامی چاومان لە دەرەوە بێ و سەرچاوی هاتنیشی ئێمە بینین وڵاتانی دراوسێ و بە دۆلاری شتەکانی نواتە ئەگەر شتێک لە قۆناغی ڕابردووە بە هاکەی $100 بوو بێ و $100 لێرە 125,000 دینار فرۆشا بێ ئێستا ئۆتۆماتیکی بۆتە 145 و ئەمڕۆ ئەگەر سعری ئەمڕۆ سەیریکەین 148 و 149 تۆمار کردووە بۆیە بەشێکی پەیوەندی بە گۆڕانکاری بەهای دینارە بەرامبەر بدون خاڵێکی تر لەم بابەتە پەیوەندیدارە بەچی نەبوونی چاودێری لەسەر بازار کاتێک
ئەم بابەتە ڕووی داوە چاودێریش لەسەر بازار نیە بۆیە بینی دوکاندارێک هاتووە کە بەهایەکی $100 هەیە بە 155 شکێنێتەوەڵێ ئەگەری هەیە بێتە 155 ینی لەگەڵ واقعان مامەڵە ناکەوە ئەم دەرفەتە ئەقۆزێتەوە. خاڵێکی تری پەیوەندیدارە بە تاکی ئێمە لە ڕاستیە کە ئێمە بێ ئەندازە زیادە ڕەویەکەین لە کڕینە. بۆ نمونە زوو ئەکەوی نەژێر کاریگەری کە ئەڵێ فلان ئەگەر هەیە ڕووبدا بە یەک جار هەموو دەسەکە بۆ بردن و بەکڕینی شتێکی دیاریکراو کە لە بازارە خواست لەسەر شتێک زیادی کرد بە دڵنیایەوە بە ئاستی پێویستیش لە بازارە بوونی نیە. ئەمە پرۆسەیەکی ئابوووریە خواست زیادەکە لە هەمان کاتە ڕنگدانەوە لەسەر بازار دروستەکە و ئەگەری مەترسی زیاد بوونیواڵە. بەڵام چەند هۆکاری تری نێوخۆی هەیە لە نێو ذاتی ئینسانە. یەکێکیان وەکوتم پەیوەندی بە حاڵەتی بڕیاردان و کڕینی ئەو کاتی توێ هەیە بۆیە لانی دەرونی توێ بۆیە هەموو پرۆسەکە پێمانەڵێ ئەگەر برسیتە لەو کاتە هەوڵ مەدەشت مەکڕە. ئەگەر بڕۆیت هاوڵاتیەک تێست بکەیت کە پێش نیوەڕۆ کڕین ئەنجامەدا لە مانگی ڕەمەزانە لەگەڵ هاوڵاتیەک هەر هەمان پێویستی کڕێتەوە لە پێش مانگی مەغریبا بە دڵنیایەوە جیاوازی هەیە لە کڕینەکانە کڕینی دەم و مەغریب زیادی کردو لە چاوەی کە پێش نیوەڕۆ ئەگەر ئەو پێویستیانی کڕی بێ. خاڵی دووەمی ئێستا لە سەردەمێکی جیهانگیری و عەولەمە و تەوژمێکی خێرای تەکنۆلۆژیای بۆیە کاتێک مۆبایلەکانمان بەدەستەگرین و کە بەداخەوە بەشێکی زۆری کاتەکانمان بۆتە نێو ئەو مۆبایلی کە لە دەستمانوەیە هەمووان ئەیانوێ ئێمە بخەنە ژێر کاریگەریەوەی کە زۆرترین شت بکڕین. دوکانێکی شیرەمەنیە، دوکانێکی جلوبەرگە، دوکانێکی مۆبایلە، هەر شتێک دەوێ لێرە مارکێتینی بۆکرێ خستنەڕوەکان بە شێوازی کە جوانترین مارکێتین بۆکرێ. من بۆ نمونە زۆر جارێ وتومە بۆ خۆراکێک لەفەیەکی هەمبەرگر کە ئەیکڕی کاتێک بە پرۆسی مارکێتین هاتی ئەپەڕێ ئەبینی ئەو پەنیرەی کە لەسەر ئەو هەمبەرگرە دروستەکرێ و پێشەوە فۆتۆیەکی بگیرێ بە مجەففەیەکی قژ خاوەکرێتەوە بۆی بەسەر ئەو سەمونار شۆڕ بێتەوە. ئەو پێکاتانی کە لەسەری دانیەوە دوایی بۆ ئەوی ڕەنگێکی جوان وەرگێ. کاک محەممەد زۆر جاری ئەم پرۆسەیە ئەنجامەدرێت لە نێو بازاڕە ڕۆنی سیاری بەسەراکرێ نەک ڕۆنی واقعی بۆی ڕەنگێکی جوانتر بەخشێت تا من فۆتۆیەکی لێ بگرم و بیخەمە بازار. بۆیە کاتێک ئەم دیمەنانە ڕۆژانە دووبارە بێتەوە جلوبەرگێکی ئافرەتانە جلوبەرگێکی مناڵە جوانترین مناڵە دۆزێتەوە بۆی جلوبەرگەی بەبەرا بکە بۆی مناڵەکەی من بکوێتە ژێر کاریگەری خێزانی من بکوێتە ژێر کاریگەری خۆم کەومە ژێر کاریگەری ئەم جلوبەرگە بکڕم بۆ مناڵە لە کاتێکە ئەو جلوبەرگە مەرج نییە لەبەر مناڵەکەی منیشە هەمان ستایل و هەمان جوانی ببەخشێ مەرج نییە ئەوەی بۆ واقعی ئەوە گونجێ بۆ واقعی من بگونجێ. بۆیە هەمووان ئێمە کەوتینەتە ژێر و کاریگەریت جگە لەو ڕووکاری کە مامۆستا باسی کرد. بەڵام من لێ خاڵە ئەمانە کۆ بکەمەوە من پێم وایە لە پرۆسەی زیادە ڕەویە ئێمە وەکوی مامۆساوتی لە ئاخر خاڵەکانیە یەکەم زوڵمێکی گەورەکەن بەرامبەر بە ئیلاه و خوای گەورە کە دروستکراوی ئێمە کە ئێمەی دروست کردووە کە ئێمەی خولقاندووە یەکەم شت ئێمە زوڵمەکەین بەرامبەر بەو پرۆسەیە. دووەم دین زوڵم بۆ خۆمان بەرامبەر بە خۆمانەکەین بەرامبەر بەو تەمەنە و وەختی کە ئێمە پارەمان کۆ کردوێتەوە بەم شێوە بە هەدەریە دێن بەرامبەر بەوەی کە ئەو هەموو ئارەقی چەشتومانە دێن بەمە پرۆسەیەکی تر کە جگە لە پرۆسە ئابوووریە کە زیانێکی تەندروستی زۆر جارە لە ئەنجامی خۆراکێکی زۆر زیانێکی تەندروستی لە ئەنجامی جلوبەرگێک کە کۆمەڵێک پرۆسی تێنەپەڕیوە لە جەستەی خۆمانە دەرەکەوێت لەسەر پێستی ئێمە دەرەکەوێت بابەتێکی تر زیانێکی گەورە ئەدەین لە دەوروبەری خۆمان خەڵکانێکی پێویستیان بۆ پارەی منە حاجیان هەیە ئەو ناتوانێت و خۆراکە بخوا ناتوانێت و جلوبەرگە بکڕێ. من لەبەر ئەوەی زیادە ڕەویەکەکەم لە کڕینەکانی خۆمە من پێم وایە مافی ئەوە ببیدەمە ئەو ئەگەر ناوێنی لە ڕووی شەرعیەوە لێ ڕوانی لە ڕووی ئینسانیەوە لێ ڕوانی هەر کامێک بیان. خاڵی چوارەم و کۆتایی ئێمە زەرەر و زیانێکی گەورە لە ژینگە دەین. ئەم هەموو خۆراکی کە ڕۆژانە فڕێ دین ئەم هەموو جلوبەرگی کە فڕێ دین ئەم هەموو پلاستیکی کە یخینە و ژینگەوە بۆیە بینین بە چوار خاڵ بەرامبەر بەخوای گەورە بەرامبەر بە خۆمان بەرامبەر بە دەوروبەرمان بەرامبەر بە ژینگەمان ئێمە لە ئەنجامیەوەی زیادە ڕەویەکەین پرۆسەیەکین کە هەمومان زیان بەرەکەین. باش مامۆستا گیان ئەو زیانگەیاندنا یاخود ئەو مافانەی دەوروبەر کە لە ئاینی پیرۆزی ئیسلام وەک دەڵێ زۆر بە جوانی ڕوونکراوەتەوە نەگەیشتووە بە موسڵمانان نەگەیشتووە بە ئێمە تاوەکو ئەم سنووران نەبەزێنین یاخود یعنی دەمەوێت بزانم خەلەلەکە لەکوێدایە ینی بڕیارەکە لەکوێ کە دەبێ بدرێ بۆ ئەوەی نەگاتە ئەو حاڵەتە. بەڵێ بە تەئکید بەبێ وەکو دەڵێ سانسۆر برین خۆمانین یعنی وەکو پێویست شارەزانین لە دینەکە ئەجینا چۆن ئەمەی کە مامۆستا باسی کرد ئەم هەموو زەرەر و زیانە هەیە لە ئیسراف و لە زێدەڕۆیی چۆن من جورئەت دەکەم ئەم کارە بکەم چۆن جورئەت دەکەم ئاوا بکەم کە بەداخەوەش دەڵێم ئێستا هەموو جیهانی گرتوتەوە یعنی بڕۆ هەندێک تەقریرەکان لەسەر وەکو دەڵێ سوء التغذية ياخذ بەکارهێنانی تەدابیری تەغذیە یعنی ئەمانە کە باز دەکرێت هەموو جیهانی گرتووە بەڵام ئەوەی ئەمە زۆر جێگای داخە یعنی بڕاتە هەندێک تەقریرم سەیر کرد یعنی ئەدیک ڕۆمی کە سەیرم کە مەبەستی پێ
على الشیشە یا خۆ على الشیش علووکە چی پێداوترێ دەڵێ بەس لە کاتێک لە ئیتالیا لە جەژنێکی تیان شتێکی تیان بە ملیاران دلار بەو شتە دەدەن دوایش فڕێ دەدەن ئەوە وەکو ئەوان کەیفی خۆیەتیان بەس ئێمە وەکو مسلمان دووە لە عەرەبیەکانیش لەو ئاستەدان کە بەڕاستی ئێستا وڵاتێکی وەکو سعودیا کە خەڵک دەبێت سەیری بکەین کە وەکو مرکزێک و وەکو مەڵبەندێکی ئیسلامی کە تەبین یەک لە وڵاتانەیە لە پێشی پێشەوەیە لە بەهەدەردانی خۆراک لە بەهەدەردانی خواردن یعنی خواردنێک ئامادە دەکا دوو کەس دەتوانی تێر بخوا بەڵام ئەو دەچێت بەشی دوو کەسی بان کردووە بەڵام خواردنی 20 کەسی ئامادە کردووە کەسی دواتر دەبی چی فڕێ بدە ئەوەی مامۆستا باسی کرد ئێستا یەکێک لە کێشەکان ئەوەیە ئەوەندەی سرف دەکرێت دەبی ئەوەندەشی لێ سرف بکرێتەوە هەتا لاب دەبردرێ یعنی زیانەکەی خۆت لە زیانەکەی دەپارێزی بۆیە دیسان ئەمەش دەگەڕێتەوە سەر ئەوەی کە بەڕاستی شارەزای پێویست نییە یاخ وەکو پێویست یعنی وەکو بڵێ لە پرۆسەکە نەگەیشتووە نازانی باستم ئەوەیە ینی ئێستا لە هات تاکێکی مسلمان بۆ لەو هەرێمی کوردستانە بپرسی ڕەنگە خۆ لە من و لە زەنابت باشتر شارەزانی بۆی کە زێدەڕۆی هەندی مەلایەکی دەزانوانە زێدەڕۆیکردن بەو شێوازی ڕەنگە محازەڕێک لەودا بەڵام بۆچی دەگایێتە سەر بابەتی جێبەجێکردن و تەطبیقکردن دەگەینە ئەو حاڵەتە بەداخۆ ناڵم خۆمان یعنی جێبەجێ ناکەگەن لە بەردەستماندا وەکو باسم کە ئێستا بەس ئەم ئاەتە جێبەجێ بکەین کول و وەشڕەب وەلا توسریفو بڕوا بکە یعنی دەتوانم بە هەموو قەنەعەتەوە بڕێم لە دووە لە عەرەبیەکان یاخۆ لە دووە لە نامیەکان فەقیر نامینی یعنی ئەو پارێک کە باز دەکرێت کاک محەممەد پارەی خەیاڵیە 1 تریلیۆن دۆلار سرف دەکرێت بەس بۆ ئەوەی خۆراک ئامادە بکرێت و دەبی نیوەی زیاتری سرف بکرێت بۆ ئەوەی چی بکرێت ئەمە ژینگە پیسنەکە یعنی تو وەرە ئەمەی هەموو ینی چی پێ دەڵێن هەمووی بگرەوە هەمووی تەخدیتێک و ڕێخارێکی بۆ دابنێ بزانە فەقیرێک دەمینێ لۆیە بەڕاستی بۆ خۆمانین ئەدەواتەکەمان لە بەردەستدا ئامرازەکەمان لە بەردەستدا وەکو گوتم ئەوەی کە زۆر جێی سەرنجە و زۆر جێی دڵخۆشیە ئەمەی قورئان و سنت هەڵە قبول ناکات تۆ جێبەجێی بکە تووشی هیچ شتێک نابی یعنی ئەوەی کە مامۆستا هەموو زیانێ باس کرد هەموو ئەوەیە کە ئیقدام دەکەی جێبەجێ ناکەی بەڵام جێبەجێ بکە ئەم شتانە هەمووی دێتەوە شوێنی خۆی یعنی دە چەندان فەرموودە ڕەسوول الله دەفەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئێوە بخۆنەوە حتا مامۆستا باسی شتێکی کرد تەنها ئەوە لە خواردنەوە نییە خۆ ئیسراف لە فکری شەیە رب العالمین زەم و سەرزەنشتی فیرعەون دەکا دەفەرمێ إنه كان عاليا من المسرفين يعني زۆر جار ئەو سەر وەکو دەڵێ ئیسرافە زێدەڕۆیە سەر دەچێکی لە بۆ ئەوەی ئینسان تووشی ستەم بکە تووشی زوڵم بکە چونکە ئیسرافی فکری شەیە يعني أبي هريرة رضي الله عنه قال فرمي رسول الله فرمي أبي هريرة أجر رب العالمين تمند بدا خلق زور ليد برسن أو من ربك بس دعاء ليد برسن أدي من خلق الله يعني شيء خواي دروس كردي أما زورك لإسراف أو زيادة روي كنا وده جرينجا بو جرينجا باسكنا ولا بالله همو كان يجاني شي قرتوته يعني بويا كسيك زي ناكا توشي زورها نخوشي دبي توشي زورها كارسات دبي وأكرمكم الله توسي أوج دبي يعني استبداخو يعني أمكو مسلمان باز دكين يعني تن زار دبيني قلي أو دكري بيا وكدري والله ما وصلنا زام تبكم خزانة كم دستي كنا تون دستي كنا دەڵێ مامۆستا ئەوەی لە کنی سەرف دەکە هیچیش پێویستمان پێی نیە هەر بۆ خۆشی دەرە وڵای چیسمان پێوەنە فرەدە دەی فرەدەەوە ئەو جە زەبڵدان ئەکرەمەکم وڵا فڕێ نادرێ ئەو تووشی ئەو شکالیاتانی دەبی ئەو خوا بەهانا بێ لە وڵاتەی کە سیستەمێکی نەبێ کە دوای ئەو پاشماوانە ئیسفادەی لێ بکڕێ مامۆستا گیان ئەو لە سیستەم دەستی پێ کرد بەڵام بەلۆی بگەمە سەر باسی سیستەمەکە ئەو کەلوپەل و پێداویستیانەی کە لە نێو خۆ بەرهەم دەهێنرێ ئەوان بۆچی ڕێژەکەیان بەو شێوە نرخی بەرز دەبێتەوە لە کاتێکدا ئەوەی باست کرد هۆکارە دەرەجەکان بۆ نمونە بەرزبوونەوەی نرخی دۆلار و کەلوپەل خۆراک لە جیهان نرخی بەرز بۆتەوە بەڵام کەلوپەل و کاڵایە کە لە نێو خۆ بەرهەم دەهێنرێ وەکو چی بۆ نمونە کاک محەممەد ئەو کەلوپەل و ناوخۆی بۆ نمونە کەلوپەلی خواردەمەنی ڕۆژانە بۆ نمونە دەچێت ئەو ئەلوەی لە هەولێر ئەلوەی هەولێر ڕاستی خۆزگا وا بووە ینی بتوانێت بەرهەمی خۆمان هەبێ بە جۆرە لە جۆرەکان بەڵام ئێمە سەیرەکەین ئەو بەرهەمانی کە دێنە نێو ئەلوەش بەشێکی زۆری لە وڵاتانی ترۆ دێن و ئەوەشی
کە لە نێوخۆ هەیە و نرخەکەی بەرزە زۆر جارە ناتوانێت کێبەرکەی بەرهەمی وڵاتانی تر بکە لە ئەنجامی خراپ سیاست بەڕێوەبردننی حکومڕانی لە هەرێمی کوردستانە بەتاکید بەشێکی زۆری لەبەرەوە هیچ ڕوئیاکی ئابووری نیە لە هەرێمی کوردستانە بۆی بزانانی پەرەپێدان لە کەرتی کشت و کاڵا بکە لەبەرەوەی کە هیچ پاڵپشتیەکی جوتیاران نیە لە هەرێمی کوردستانە لەبەرەوە پرۆسەی کشت و کاڵ و بەرهەمێنان لە هەرێمی کوردستانە بە پرۆسێکی زانستی تێ نەپەڕێەوەی کە لە وڵاتانی دەوروبەرات ئەگوزارێ لەبەرەوە هێشتا گرفتی گواستنەوەی ئەم بەرهەمانە هەیە بۆ نێو ئەلووە بۆ بازار کۆمەڵێک دنیای گرفتی تر هەیە لە تەنیشتی زیادبوونی خواستا کە بەشێکە لە پرۆسەی بەرزکردنەوەی نرخ ئێمە لە نێوخوانەمانتوانیوە باڵانسێک ڕابگرین بۆی کەمتر چاومان لە وڵاتانی ترەوە بێ ئەبینین لە بچووکترین پێویستە سەرەتایەکانی خۆمانەوە ساگر سەیری من بکە یا سەیری جلبەرگی مامۆستا بکەی لەوانەیە هەر بەناو بە ناومان کووردە ئەگینا من هەر چۆنە بێ لەوانەیە هەر کوردیەکەشم پێوە نەبێ مامۆستا جلەکەی کوردی بێ بەڵام هیچ شتێکی خۆم نییە ینی من لەگەڵ ڕێزم بۆ بینەران لە پێڵاوەکەمەوە دەست پێ بکە و گوێرەوەکە و جلوبەرگەکە و قەمیسەکە و نازانم هیچ شتێکی خۆمان هی کوردی پێوە نییە جا بەلایانی کەمەوە دەبا من پرسیارە گەورەکە بکەم چی لی بەرپرسە خۆ بەکاربەرێک دەڵێ کە دەچوومە بازار بەرهەمی ناوە خۆنەبێ یعنی چی بکە کەواتە لەو سیستەمە چی لە سەرەتا لی بەرپرسە ئێمە دووسێ پرۆسەمان هەیە لە ڕاستیە بەشێکی ئێمەی ئەوەی کە ئێستا حکومڕانی ئێمە کە ئێمە هەڵمان بژاردووە ئێمە بڕیارمان لێدا ئەوانە حکومڕانی وڵاتە بکەن بۆیە کە من وەکو تاک بەرپرسیارم ئەگەر بیتەوە نێو پرۆسەیەکی تر ئێمە پرۆسی پەروەردەیمان خراپ مامەڵی لەگەڵا کراوە ئێمە مناڵێک وا پەروەردەکەینەی لا بێ زمانە بیانیەکان بزانێت لەبەرەوەی تر تەواو تۆپە ئیتر هەموو شتێکی پێرفێکتە ئەمتر هەموو قۆناغێکی باشی بڕیوە لە ژیانە لە کاتێکە ئەم مناڵە ناتوانێت دنکە شقارتەیەک دروستکە ناتوانێت دبەیەکی ئاو پلاستیکێک بۆ دروستکاتەوە هیچ فێر ناکەین لە ڕووی بازار و ڕۆشنە بازار ئێمە مناڵێکە گەر لە قۆناغی ڕابردوو لە جیلی ئێمە نازانم لەوانەیە ئێستا جۆرێکی تر بێ کە باوک یان برایە کەسێکی نزیک لە وەرزی هاوینە هاتەتی بردە بازار 6 نەفەر لە عیلۆ لە دەوروبەری بەخوا گوناحە چۆن بردیوتی زوڵمە لە کاتێک ئەمە پرۆسە واقعیەکەیە حەقیقیەکەیە چونکە تۆ کاتی حکوومەت پرۆسە ئاسایەکە بۆ ڕێک ناخە خێزانە هات خۆی فێری بازار لێکردی ئەوی ڕۆژی داهاتوو تۆ ئەبێ بڕۆیتە ئەنێوم بازارە با بڕوان نامەشتە بێ با شەهادەشتە بێ بەڵام لەنە واقعەکە مامەڵەکەی بەڵام ئێمە مناڵەکانمان هێنا وتمان نەخێر نە لە خوێندنەکە لە زانکۆ و پەیمانگا و نە پرۆسە ئاسایەکە فێرە بن نە پرۆسە ئابوووریەکەشیان خوێندنەکان فێر ناکەن چ جایەوەی کە فێری بازار و ئابووری بکەن بە هەمان کاتیشا هێنامان هاوینەکانشمان کۆمەڵە سنتەرمان بۆ کردنەوە وەڵای ئەبێ لێرە بخوێنی هیچ پرۆسەیەکی پشودان و بە بازارکردن و تێگەشتێکی نۆمان بۆ بازار دروست نەکرد دیمەنە گەورەکەشە لێ حکوومەتە بەداخەوە لەبەرەوە حکوومەتێکی بەرخۆرە هەموو چاوی لە نەوتە و پێناسەیەکی تۆماس فریدمان هەیە ئەڵێ وڵاتانی کە خاوەن نەوتن هەمیشە نابێت چاڕوانی ئەوای لێ بکەی کە ئازادی و دیموکراسی تایە بەرقرار بێ چکە هاوڵاتی خۆی بەشێک نییە لە پرۆسی بڕاردان و ڕێخستن و بەگەڕخستنی ئابووری چکە خۆی نەبووتە بەشێک لەوەی کە کشتتوکاڵی خۆی هەبێ پیشەسازی خۆی هەبێ بازرگانی خۆی لەسەر عێراق و لە وەرێمی کوردستان بۆیە کاتێک ئەبینی نەوت تاکە سەرچاوی داهاتە و نەوتیش لە چەکێکی بەردەستی هێزە حکومڕانەکانە بە ئاسانی خۆی ئاراستی سیاسی وڵاتەکە بۆیە تۆ ناتوانانی ببیتە بەشێک لە پرۆسی بڕاردان کە ئەم حیزبە لا بێ ئەم حیزبە لە شوێنی دابنی هەتا ئەو کاتی ئەم پرۆسەیە بەو شێوە بێ ناکرێت چاوەڕوان بەڵام ئەگەر من قۆناغی داهاتوو من و تۆ هەمووان بووینە بەشێک لە پرۆسەی لە سەدا دەی ئابووری ئەم وڵاتە لە کەرتی کشتتوکاڵە بنیادنرا ئەو کاتە من دێ محاسبەیەکە مەڵێمە بێ گۆڕانکاری لە باجەکە تا بکەیە گۆڕانکاری لە ئاراستەی بەگەڕخستنی کەرتی کشتتوکاڵ تا بکەیت گۆڕانکاری لە وەزیرە تا بکەی باشتر و چاکتر بکەیت ئەمە بۆ کایەکانی تریش دروستە بۆیە بەشە سەرەکیەکە تێگەشتنی ئابووری حکومڕانانی هەرێمی کوردستان و عێراق بۆی کە ئەیانوێ بەم ئاراستە و بەم ستایلە بڕۆین بۆی ئاسانتر بتوان کۆنتترۆل و هەژمونی سیاسی خۆیان لە وڵاتە بکەن بەراوردێک بکەم لەگەڵ ئەو وڵاتی کە لە سیستەمێکی ئابووری ئەگەر ناوی لێ بنێن خراپ بەرەو سیستەمێکی ئابووری باش هەنگاوی ناوە جێبەجێکردنی ئەوەندە زەحمەتە لە هەرێمی کوردستان لە ئەرزواقی ئێستا عێراقیش کە جێبەجێکرێ و ئابووریەکە بەرەو باشتر بڕوە من تەنها نمونەی کەرتی کشتتوکاڵ بۆێنمەوە تاکە سەرچاوی بڕیاردان بۆ بەگەڕخستنی کەرتی کشتتوکاڵ دوو خاڵی سەرەکیە یەکەم زەویە کە ئێمە ئەو زەوی لە هەرێمی کوردستانە هەیە و بە بەتاڵی بینین کە لە وەرزی بەهارە ڕۆشتینە دەرەوە کە ئەیبینی و هەموو زەویە هیچی لەسەر نەکراوە نەک دەغڵودانی هیچی لەسەر نییە دووەم توانای مرۆییە بەپی هەموو داتاکان ئەڵێ لە عێراقا نزیکەی 6 لە سەد هاوڵاتیانی عێراق ئەکەونە جیلی گەنجەوە واتە ئەم دوو سەرچاوە گرنگە لە بەداخەوەیکی سوودی لێ وەرنەگیراوە کەوایە بوونی هەیە لە ئەرزی واقعە بەڵام ئەوانەی کە ئیداری وڵاتەکە نایەنێت بەڵێ ئەبستار ئەو کاتی وەزیری کشتتوکاڵ بوو ئەمەی کۆ کردەوتی ئەگەر پێشنیارێک شتێکتان باسی شتێکی کردوتی یەکێک لە شەریکەکانی وەڵاو عەلەم یابانی وتی هاتووە گوتی بەس ئەگەر ئەو دەشتێ گەرمیانم بدەنی بەس دەیکەم بە تەماتە
تەماتەکەش دەنێرم بۆ ڕووسیای موچەی هەموو مۆزەفەکانی دابین دەکەم یعنی ئەوەی مامۆستا باسی کرد بەداخەوە وڵاتی ئێمە زۆر ڕەخساوە زۆر وەکو دەڵێ ئامادەیە هەم خاکەکەی هەم خەڵکەکەی بەڵام بەداخەوە کەسێک نییە بیجوولێنی بە خۆشمان ناجوولێن ئەوەی هۆکارەکە باسی لایانی پەروەردەیی کرد کە لایەنێکی زۆر گرنگە بۆ نمونە لە ئانی پیرۆزی ئیسلامی زۆر باسی بابەتی پەروەردەی تاک زەختی لێکراتەوە لەم بابەتی ئێمە کە ئیسرافکردن ئەو جۆرە سەرفکردن و زیادەڕۆییە یعنی توانیتمان لایانی پەروەردەکەی ئەوەندە بەهێز بکەین کە نەوەکان تێ بگەن لەو ئیسرافکردن و زیادەڕۆییە کە زیانی هەیە بەداخەوە نەمان توانیوە یاخود نەمان ویستووە یعنی ئێستا یەکێک لە وەکو دەڵێ ڕەخنەکانی کە لە ڕەسوول اللهیان گر یەهودیەکان داوت چی ئەو کابرا هاتووە حتاک و سەرجێیی لەگەڵ ئافرەتەکانتان چوونە سەر ئاوتان هەمووی بۆ باس کردوون یعنی تداخلی هەموو ژیانتان دەکەن ئەم دینەی ئێمەش هەموو کایەکانی ژیانی گرتوتەوە یعنی یەک فەرمودەمان هەیە ئێستا دکتۆرە بەڕێزەکان دەڵێن زۆربەی نەخۆشیەکان سەرهەڵدانی ئەوەیە کە ئینسانەکە زۆر دەخوا یاخود خواردنەکەی جۆرەکەی تەندروست نییە نە بە تەندروست دەخوا نە تەندروستی شەشتەکانی دەخوا یعنی یەک فەرمودەمان هەیە ڕسول الله عليه الصلاة والسلام کە باس کرد کە ئێستا ئیعجازەکەی دەرچووە ئەم فەرمودەیەش ڕسول الله دەفەرمێ ما مەلە ابن آدم وعاء شر من بطن دەفەرمێ بەنی ئادەم یعنی ئێستا ئینسانێک دەبینی پارەیە کۆ دەکاتەوە لە ناو جۆرکێک یاخود لە ناو شتێک بەڵام دەفەرمێ لە هەمووی خراپتر ئینسانێک کە شتێک کۆ بکاتەوە ئەوەیە کە ماعیدە و گەدەی پڕپڕ بکە لە ئاستی خۆی زیاتر دەفەرمێ ئەگەر هەر پێویست دەکا بی خۆی پێویستە خۆی ئینسان پێویستی بە ئەوەیە لوقمەیەک یعنی کەمێک بەڵام تەندروست بێ ئەمە بەستە بۆ ئەوەی ئینسان پێ بژی و پێ بتوانی سەری نەسوڕێ و ئیشکارەکانی ژیانی پێ بکە بەڵام دەفەرمێ ئەگەر فەلابوددە هەر پێویستت پێیە ئینسان ماعیدەی بکاتە سێ بەش فثلث لطعامه وثلث لشرابه وثلث لنفسه دەفەرمێ با ئەم سێ بەشە بەشێکیان بۆ خواردنەکەی بی بەشێکیان بۆ خواردنەوەی بی بەشێکیان بۆ نەفەسی بی ئەتو دەبینی زۆر جار دەبینی کەسێک کە زۆری خواردیە دەڵێ هەتا ئێرەم هاتووە یان دەبینی نەفەسیشی تەنگ بووە و بە تایبەتیش کە دەخورێت دواتر ئەم کالۆریە سەرف ناکرێت ئەو دەبێتە تەراکم کارەساتر لەوەی گەورەت بۆیە بەڕاستی ڕۆن کراوەتەوە هەمووی ینی وەکو دەڵێ نقطە لە سەرپیتەکان دانراوە بەڵام ئێمە جێبەجێ ناکەین یاخود لەوانەیە هۆکار هەبێ وەکو پێویست نەگەیشت بێتە خەڵک جا لایەنی پەیوەندیدارە کە نەیویستوە بیگات بۆی خەڵک تەندروست بێ یاخود ئەوانەی کە بانگەواز دەکەن وەکو پێویست نەیان گەیاندووە یاخود ڕاگەیاندنەکان کە هۆکارن وەکو پێویست نەیان گەیاندووە کە بەداخەوە دەڵم ئەمانە هۆکارن ئەجنا بەڵێ باسکرا ماوەسە بەشێکی لەو زیادە ڕۆیکردن ڕەنگە بکەوێتە سەر ئەوەی مافی بۆ نمونە هاوکاری یەکتریش نەبێ خۆی شتێکی جوانی پێشووتری کوردەواری هەبوو ینی هەر شیوێک لە هەر ماڵێک لێ دەندرا ڕەنگە بەشێکی جیرانەکەشی بدامە کە ئەوە ئێستا کا بوو تۆ ڕەنگە هەر نەمابێ کەواتە هاوکاریکردنی یەکتریش لەوەداکەم بۆ تۆ لە بابەتی زیادە ڕۆیکردنەکە بەڵێ مامۆستا باس کرد وتیات یەکێک لە زیانەکان ئەوەیە ئەو پێویستی پێیە تۆ پێویستت پێ نییە کەواتە معادلەکە تێک دەدا معادلەکەی تێکدا ئەو کاتی نە من سوودی دەگەینم سود بخۆم دەگەین ئەو کاسی سود بەخۆی دەگەین ڕسول الله دەفەرمێ طعام الاثنين يكفي الثلاث طعام الثلاثة يكفي أربعة يكفي الثمانية يعني ئەگەر ئەم بەرەکەتە هەبێ خواردنی دوو کەسی بۆ چوار کەسی دەشێ خواردنی چوار کەسی بەشی هەشت کەسی دەکات بەڵام ئەم بەرەکەتە نماوە کابرا هەدرێ نەفسی زۆر جاریش دەبینی بە کەسێکی دەڵێ وامەکە دەڵێ کاکە دیموقراتی لێ ناگەڕێ خواردنەکەش بخۆین یعنی دەڵێ ئەتوو تەداخل لە خواردنی میش دەکەی یعنی کە پێی دەڵێ کاکە وڵا بۆ تومە ئەوە ینی ئەو خۆراکە ئەم جۆرەشتە یاخود زۆر جار دەبین لە جلو لیباس ینی دەبینی کابرا پێویستی هەم لە جۆریەکەی هەم لە عادەدەکەشی لە کەمیەکەی یعنی پێویستی بە لە وەرزێک پێویستی بە دوو جۆر هەیە دەچی سێی تێکەڵ دەکات سێ جۆری وە لە جۆرەکەی لەوانەیە قماشەوێ بە 100,000 قماشەوێ 50,000 ئیسفادەکە ئەو زۆر جاری وهەیە کارەسات لەوەیە دەچی پارە قەرزیش دەکات ئەو زەویشەی دەکات بینە سەر چارەسەری ینی تاچێک کە گوێبیستی ئابووری ناسێک دەبێ چارەسەری چۆن لە بارودۆخێکی وا بکە ینی ڕێنماییت ئامۆژگاری لەسەر ئەوەی کە بەسەر ئەم دۆخە ئابووریە زاڵ بێ و تووشی گرفتی قەرزاری نەبێ چەند ڕێگای جیاواز هەیە بەڵام بچووکترین شتیەوەیە کە ئێمە بزانین پارەکەمان لە چیا خەرجەکەی
و من دایمە وتومە لە چەند بەرنامەیەکی کێشا قسەم کردووە تاکی ئێمە وا پەروەردەکراوین ئەوەندەی خەممانە و ئیشەکەین بۆ و پرسیارەکەین و بە دوای ئەوە گەڕێن چۆن پارە کۆ بکەینەوە ئەوەندە خەممان نییە کە چۆن پارە خەرجەکەین بۆ نمونە من کاتێک ئەمەوێ بڕۆم لە دامەزراوەیەک لە مؤسسەیەک ئیش بکەم هەفتەیەک 10 ڕۆژ پێشەوە پلانی بۆ دانم چۆن بتوانم ئەو مدیرە ڕازی بکەم لە جاتی 500-600 باتی لە جاتی 600-700 باتی بەڵام هەر ئەم سەدەی کە خواستم لەسەری هەیە و ئەگەری هەیە لە ئەنجامی ڕازی نەبوونی هەردوو لامان یەکێکمان لە یەکێکمان دابڕین بۆ من ئیشەکە بۆ ئەو نەکەم یا ئەو من لە دەست بدا یەکێک لە هۆکارەکان پێ لە کاتێکە هەر خودی ئەم سەدە لە ماڵەوە من هاتووم لە ئەنجامی نەزانی خۆمە لە ئەنجامی خراپ ئیدارەکردنی ئەو پارەی دەگیرفانمایە لە جادی 100 بە هەدەرە دەم و بەلاش مواسایی شانازیشی پیوەکە ئەڕۆمە دەرەوە لەگەڵ مناڵەکانمان لە جاتیەوەی پێویستەکە یەک گڵاس شەربەت خۆین سێشە خۆین و پێشەکەنین و کەیف خۆشچین و پارەی بە هەدەر باداوە ئەی کڕین و نایخۆینە لەسەر مێزەکە بەجێ هێڵین ئەی کڕین و عیبە وەڵات من داوای یەک لەفە بکەم من هەر بۆ خۆم جارێکیان نمونێ لە فەیسبووکیش دام نابوو لە یەکێک لەسەر ئەو شەستیانی هەولێر لە مەطعەمێک لامدا مەعیدەی من هەر خۆی بەرگی ئەوە گری ینی من نەباسی ڕەزیلیە نەباسی زیادە ئیسرافیش بوو لە ڕاستیە لەو دەقا ڕۆشتم وتم یەک شوش کەباب وتی وەڵا ببوورە نی وتم بۆتی بڕیار لایەمە هەردوو شیش ئێوتم من هەر یەک دانم پێخورێ تی جاکەیفی خۆتە پارەی دوو بدە و یەکێک بۆیە وتم یعنی هەر بەجدی وایە کە بیرمە کردو لە ڕاستیا بەزەیم بەوا هات لەلایەکی ترۆ بەزەیم بەوا هات کە مشتریەک لە دەسەدا بەزەیم بەوا هات ئەوێت زوڵمێک لە من بکە کە کاتێکا من نامەوێیانی ئامادەیە زیادەم لێ وەربگرێ بەڵام لەبەرەوەک لە کاتێکا شەڕ لەگەڵ دەرونینەکە لە کە ئەمە لە هیچ کوێی دنیا نەماوە لە زۆرێک لە وڵاتان کە ئێمە پێمان بەشێک لە وڵات تاکی ئێمە لەوانەیە بڵێ بۆ نە وڵاتانی کافر یان وڵاتانی ئەمریکا ئەوروپا من لە ئەمریکا لە ئەوروپا لە زۆرێک لە وڵاتانە بینیومە بەتایبەتی لە ئەمریکا خۆراکە بۆ دانێ لە بەشێک ناڵێم لە هەمویانە چونکە احتیمالی ئێمەش لە بەشێک وردەوردە بگەینەوە مەرحەلە خۆراک خۆت هەڵیە بژێری ناڵێم بۆ فیکراوە لێرە بۆ فیکراوە هەیە 25 لەسەر حسێبەکە تۆ بای 5 خۆی لەوێ بە کێشە بە کیلۆیە من قاپێکی ئەوەندە فاسۆلیا خۆم برنجەکەی من هەرەوەندەیە مەعیدەی خۆمەزانم دێنیمی هەموو لەسەر سینیەک دانم بە حەجمەوەی کە خۆم ویستومە ئەیهێنمە بەردەمی کاشێرەکە بە کیلۆ مامەڵم لەگەڵاکە هەرچی پێکاتی وشکەیە برنجە و پێکاتەکانێتی بە کێشێک هەرچی سەوزەواتە بە کێشێک شلەکەشی بۆ نمونە بە کێشێکی کە ئەو کاتە من بڕاتە بە بەس دەوێ خواردنی دەرەوەم لێ نەماوەتەوە هەموو جارە من ئەم زمە هەبووە جاری وە هەبوو ڕۆشتمەتە شوێنێک جێگایە وتمە کاکە خواردنی کەمم بۆ دابنی پارەکە شەرۆکو خۆیە دەمێ بەس من پێم زۆڵمە بەبەرچای منەوەکێتە نێوتەنەگەی زبڵک چونکە دەستم لەو شوردووە پارە زیادەکە مەرەزام لێ وەرەگرێ بەڵام هەر بە قەدەر ئەوەی کە زوڵمە پێم وایە کاتێنێتێنە بۆیە ئەگەر وەکو تاک خۆمان بیرکەینەوە کۆمەڵێک پرۆسەیە جێبەجێ بکەین ئێمە ئەگەر بڕیارە بڕۆین شتێک بکڕین با لیستێکمانە بێ جاران جیلی پێشووتر وەرقە و قەڵەمە لە گیرفانیان نابوو خێزانی ئەوێت و یەک دوو سێ چوار ئەینوسی و ڕۆشتە دەرەوە یان چی قایمە خێزاندا بە جاری وابوو بە تعلیقە بەڵام دڵنیابە ئەو قایمەی خێزانە جوانترین پرۆسەی اقتصادیە کە لە زۆرێک لە پرۆسە ئابوووریەکانە بە بەردەوامی تاکیدی دەکاتەوە بۆی کە تاکێک بڕیاری هەڵە نەدا لە کڕینە من ئەگەر لە ماڵەوە قایمەیەکم پێ نەبێ بڕۆم هەر یەکێک لەو مۆڵانە لە جاتی یەکش دووش دەکڕم لە جاتی دوو سێ ئەکڕم بۆ کەوە گرفتی هەمومانە زۆر ڕازاوەتەوە و ئیشیشی ئەوەتانێ چەندها خەڵک دانراوە لێ بانک دەکا بانگێشتەکە وەرە ئەمە تێستکە وەرەوە تێستکە وەرەوە تێستکە من بۆ پەنیرێک ڕۆشتم سێ پەنیر دێنمەوە من بۆ جلوبەرگێ ڕۆشتم سێ جلبەر بۆ هاتۆ بووکەڵەیەکی دروست کرۆ لەبەری کردو هاتۆ دوو کارمەندیدا ناوەڵێ وەرە شانت بەس شانتە تەکێنی لەبەرتێکە دوو سێ نەفەر هاتۆ بە دەور و بەرتە هەموو ئەمەیە بۆی کە دینارێ زیادە لە من خەرجکە ئیتخوا گوناح نییە حیف نییە عیبە نییە من بکەمە ژێر کاریگەریەوانەوە ئەگەر بە دینەڵێ بە اقتصاد دەڵێ بە نەفسی خۆتەڵێ هەمووی هاتوو هەژمونێکی هێناوە لە گیرفانی تۆ سوود وەربگرێ من ناڵێم ئێمە پێکەوە تاوکەری یەکترین ئەوش بێ سوود لە من وەرگرێ بەڵام نابێت سوودی زیادە لە من وەربگرێت کەواتە دەگەڕێنەوە سەر بابەتی هۆشیاری چەندە گرنگە هۆشیاری تاکە هەبێ لەم بابەتانە گەیشتنە ئەو حاڵەتێکی هۆشیاری بە شێوازێک بەربڵاوی لە هەرێمی کوردستان و لە کۆمەڵگەی کوردی کەم بابەتانەی باس کرد نەکەوینە هەڵە ئێمە بەداخەوە بۆ نمونە لە میدیا ئەوەندەی هەموو مەشهدە سیاسەکان پیشانەدەین خۆزگەن چەندها بەرنامەی هاوشێوە هەبووایە کە مناڵەکانمان چۆن پەروەردە بکەین پەروەردەیەکی تەندروستی ئابووری پەروەردەیەکی تەندروستی دینی هەبوو بوارەکانە بەڵام بۆیە بەعدە ئابووریەکە تۆ گفتوگۆکەمان لەسەرگە بەهاتی نایەتەوە بۆ لای ئافرەتێک بەهاتی نایەتەوە لە بۆ لای پیاوێ بەهاتی نایەتەوە بۆ لای گەنجێک کە ڕەوانەی بازاڕیەکەین
هەموو ئەمانە پێویستی بە هۆشیاریە بەڵام ئێمە هەموویمان خستۆتە لە هەموومان شەڕێکی یەکەین کۆمەڵێک دیمەنی سیاسی ڕۆژانە خێنە سەر شاشە چەلەحانە بکەن و ڕوبەڕوو یەکتر ببنەوە لە کاتێکە هەموو چەلەحانی و سیاسیانش بۆ ئەو گیرفانی ئێمە بەڵام ئێمە گیرفانی خۆمان بێ ئاگا بووینە لێ میدیا بێ ئاگا لێ بووە وەزارەتی پەروەردە و مؤسساتی پەروەردە بێ ئاگان و بەداخەوە وەکو خۆزگای ئەمە چەندها مامۆستای هاوشێوەمان هەبووە کە لە ئابووری و پرسە ئابوووریەکان بتوانیان ڕوونکردنەوەی بایە نەک لەسەر کۆمەڵە شتی جزئیات لەسەر مینبەرەکان و لەسەر شاشەکانەوە کۆمەڵە شتی گەورەترمان لەدەست داوە و بیرمان لێکرەوە خۆزگا ئێمە ئەوەندەی مامۆستا بۆ نمونە تەکی دەکاتەوە کە زەکات بدە لە مانگی ڕەمەزانە کە زۆر گرنگە و فەریزەیەکە و بێ جێبەجێ بکرێت لە ڕۆژەکانی تریشە بە ئەوەندەی زەکات ئێمە بە فیڕۆمانداوە ئەو گەر لەوارشە لە بیرمان بواە ئەو کاتە بە ئاسانتر دەتوانین کەسێک ڕازی بکەین کە زەکاتەکەشی بەڵێ مامۆستا دەگەڕێنە یان دەگەینە بابەتی هۆکاری چارەسەر یان چارەسەریەکان لە ئاینی پیرۆزی ئیسلام چاکێکی موسڵمان چۆن چارەسەری بارودۆخێکی وا بکات لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلام یەکەم شتۆک و باسمان کرد وەکو دەڵێ هۆشیاری هەم دینی و هەم ئەخلاقی و هەم عەقلیش یعنی بەڕاستی زۆر جار دەبینی هەر بە عەقلش بیر بکەیەوە نەک هەر وەکو دەڵێ لانی دیندارەکە وەلەو هیچ وەکو دەڵێ دژێک نیە نێوان عەقل و نەقل ئەوەی مەکە باسی دەکەین زیاتر دین نەقڵە ئەجینا خۆ عەقلیش لەگەڵ دین هەر یەک شتە بەڵام بەستم ئەوەیە یعنی کەسێکەکە بەڕاستی ینی عەقلیانیش بیر بکاتەوە نابێت شتێک بە هەدەر بدا کە پێویستی پێنیە لێ بەڕاستی زۆر گرینگە وەشیاری وەکو باسمان کرد و ئەو قەناتە وەشیاریانە زیاد بکەین یان ئێستاوە جێی دەرخۆشیە کە بەرنامەیەکی ئاوە تایبەت کراوە بەڵام خۆزگە دەخوازین زیاتر بێ یعنی وەکو دەڵێ نیشاندانی داتا و ئەم جۆرە شتانە بێ یعنی زیاتر بچێنەوە بابەتەکان زیاتر شتەکان ڕۆن بکرێتەوە یەکەم شت ئەوە دیارە وەشیاری ئەم مانگەش مانجی بەڕاستی گەڕانەوەی جارێکتر بگەڕێنەوە بۆ قورئان و سنەتی ڕەسوول الله عليه الصلاة والسلام یعنی جارێکتر بزانین چمان داوا لێکراوە یعنی جێبەجێیان بکەین یەقینت بێ ئەمە نامین یعنی باشترین چارەسەر ئەوەیە گەڕانەوەیە بۆ وەکو دەڵێ هەم لایانی رب العالمین و هەم لایەنە پرانسیپ و مەبادئ و بیر و باوەڕەکان و وەکو دەڵێ بنەماکان کە لە شەرع باس کرد وەکو باسمان کرد هیچ شتێک نیە لە شەرع باسی نەکردبی قورئان و سنە هەمووی ڕوون کردەوە بە تایبەتی ئەوەی باسی خواردن و خواردنەوە یعنی زیاتر لە سنەت باس کراوە قواعد كليەکانی لە قورئانە بەڵام زیاتر لە سنە باس کراوە یەک فەرمودەی باز دەکەم ئەبی هورێرە دەجێتەوە صحیحی بوخاری شەک و گومانی تێدانی دەفەرمێ کەسێک پێش ئەوەی مسلمان بێ هات بوو بۆ مەدینە بەڵام زۆری دەخوارد دەڵێ دوای ئەوەی کە قەنەعەتی بۆ دروست بوو مسلمان بوو ئەو خۆراکەی دەماندایە زۆر کەمتر بوو فذكر ذلك لرسول الله عليه الصلاة والسلام دەرێ بۆ پێغەمبەری خوا باسمان کە رسول الله فەرمووی المؤمن يأكل في معن واحد والكافر يأكل في 7 أمعاء هەندێک ئەوان جە سنە نەدەرێن چۆن دەبێت 7 مائدەی بن نەخێ کاکە تێنەگەشتی سەطحی رسول الله دەفەرمێ هیچ ئینسانی ئیماندار لەبەر ئەوەی هەموو غەمی کۆکردنەوە نییە هەموو غەمی ئەوە نییە دنیا بێ نە لە یەک مائدە بەش یەک مائدەی دەخوا یعنی یەک وەکو دەڵێ گەدەی ئەوەندی پێویستیتی بەڵام ئەوی تر هەمووی تێکەڵ دەکات دەی بەڵام ئێستا بە پێچەوانەوەی تۆ بەداخەوە ئەوروپا کە بۆ مامۆستا باس کرد یەک لە جوانیەکانی بۆ فێ کراوە ئەوەیە کە خەسار ناوی منیش زۆر جار پێشنیارم کردووە ینی کە دەچوین بۆ داوە توشتی و هەدەم گوت بە عادەتێک هەبوو یعنی مەرەگەیان لە ناو لەگەنەچی دەکرد ئەوی بچووکەکە بۆ خۆت تێدەکرد بە ئەندازەی خۆت یعنی بەڵام زۆر جار دەبینی ئەو گۆشت و شتەکان وانە بوو یاخود خۆراکان دیوانە بۆ خۆزگە ئەویش وا کرابایە یعنی تایبەت بایە ئەوەندی تێت کرد ئەوەندی تر دەماوە نەبێتە وەکو دەڵێ بەرماوە یاخود ئەوەی کە مستەهلیک پێ دەوترێ بە زەرەر بڕوە یاخود کۆتایی پێبێت و مەفعولی نەمینی بۆیە ڕسول الله فەرمووی ئەو وا دەکە ئەدی ئێستا بە پێچەوانە بۆ فێ کراوە کابرا مامۆستاەوەی باس کرد دەرێ 25,000 دە کاکە بە بای 25,000ەکەی بخۆم بەستە زمانەت و لە دوو لایەن زەرەتە لە لایەنێکی ئەوەی کە پارەکە سەرف کردووە لە لایەنێک لایانی تەندروستی خۆت هەردووچ یەک لە یەک گرنگترە چ بۆ فێکراوە بۆ من باز دەکەیت نە بۆ فێکراوە ئەوەیە کات و بە ئەندازەی خۆت بیخۆی ئەوتر زەرە نەبێت ئێستا ئەو تەقریانی خوێندمەوە دەیگوڵ لە وڵاتی سعودیە لە نێوان ئەوانەی کە وەکو دەڵێ لە مەطعەمەکان و ئەوانەنا لەگەڵ ئەوانەی کە هەم وەکو چێلگەیەکیان هەیە یاخود پەلەوەریان هەیە بەخێوی دەکەن لەسەر ئەم خۆراکە دەژی
پەیوەندیان هەیە بۆ ئەوەی ئیسفادە لێک بکەن هەم بۆ ڕێکخراوەکانیش کە ئەوەی ماوە خەسار نەبی و نەفەوتێ ببەن بیکەن ببەخشن ئەوە وەکو دەڵێ مسەکینێکە دامەزراوە ئەجینە ئەسڵ وایە ئێستا دەستیان پێکرد لێگو وشیاری بڵاو بکەینەوە چکە وڵاتەکان بە تایبەتی تونس و مەغریب و سعودیا و لیبیا ئەوانە هەموو لە ئاستی پێشەوەن لە سەرژمێری کە زۆر سەرف دەکەن زۆر ئەوزە ئەوەی زۆر ناخۆشە زۆر داخەوە یعنی کە لە شوێنێک وا دەرێ دەرێ بابەت ئەگەر ئەو هاوکە دێن ڕەزیلە دەرێن وڵا کابراایەکی چاوچنۆک نەخێر کەینی ئاوات کرد ئەو جات و دینداریت کردو بۆ بمینێتەوە دەرفەتێکی کەم ماوە و دەرفەتە دەم بە جەنابەت ئەگەر بارودۆخەکە بەو شێوازە بڕوە بارودۆخەکە بەو شێوازە بڕوە لە ڕووی ئابووریەوە مەترسیەکە زۆرە من لە ڕوانگەی ڕژبینی ئەو قسە ناکەم ڕەنگە زیاتر هۆشیاری بی کەواتە مەترسیەکە زیاترە لە لایەنی ئابووری تاک بە تایبەتی ئێمە لە بارودۆخێکی ئابووری سەختین هەم لە عێراق هەم لە هەرێمی کوردستان من ئەگەر بە نمونە بۆ موچەخۆرێک لە هەرێمی کوردستانە سەیری واقعەکە بکەم بە دابەزانی بەهای دینار بەرامبەر بە دۆلار ئێمە توانای کڕیمان 21 لە سەد لە دەستدا حکوومەت بە لێبڕینی 21 تریشی لێ برواتە لەم کاتە ئەگەر سەیری بکەین 42 لە سەد توانای کڕیمان لە دەستداوە لەگەڵ ڕاگررتنی بەرزکردنەوەی موچە بەڵێ لە کاتێکە ئێمە ئێستا واتە ئەگەر موچەخۆرێک لە هەرێمی کوردستان بە نمونە وەربگرین $100 موچەکەی بوو بێ ئێستا 58 لە سەدی ماوەتەوە واتە ئەگەر سەیری واقعەکە بکەیت تۆ 58 لە سەد لەو لاوە ببورن 42 لە سەدی لە دەستداوە کۆی گشتی ئەگەر سەیری پرۆسەکە بکەیت بۆیە سەیرەکەی چی بارودۆخێک چی بەترسێکی ڕوبەڕووی خۆی کردوێتەوە بەڵام لە هەمان کاتە بەشێکی تری ئەگەر بڵێن زیاد لە 8 لە سەدیش 10 لە سەدیشی بەشەکەی ترە خۆیەتی کە ڕۆژانە بەدەستی خۆی لە ئەنجامی هەڵەبڕاردان لە ئەنجامی خراپ مامەڵەکردن لەگەڵ ئەو پارەی کە لە بەردەستیاتی لە دەستێدا بەڵێ زۆر بەڕێزان مامۆستا عەدنان خەتەیی مامۆستای ئاینی زۆر بەڕێز بیلال سەعید شارەزای ئابووری سوپاسان دەکەم کە ئەم کاتتان بە ئێمە و بە بینەر و بیسەری پەیامدا سوپاسان دەکەم سوپاس بۆ ئێوە خۆشەویستان سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ